سنووری هاوکاری و کۆمەک و کەمپینەکان بۆ بەهاناوەچوونی زیان لە کەوتوانی قەزای چەمچەماڵ تا دێت فراوانتر دەبێت. جگە لە کەلوپەل و خۆراک و جلوبەرگ بڕێکی زۆر پارە بەدەستی یان لە ڕێ هەژماری بانکیەوە خراوەتە سەر هەژماری کۆمسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ. هاوڵاتیان داواکارن لە ڕێ ڕێکخراوە مەدەنی و ناحکومەکانەوە چاودێری لەسەر داتای هاوکاریەکان و چۆنێتی دابەشکردنیان دابنرێت تا بە شێوەیەکی دادگەرانە بەسەر زیان لێکەوتواندا دابەش بکرێنەوە. دەستخۆشی لە هەموو ڕێکخراوە خێرخوازەکانەکەین کەوا ببێت جیاوازی ئەتوانیان کۆمەکی ئەو خەڵکە لێقەماوە بکەن. ئەمە جێگەی دەستخۆشیە. پاشان لەلایەن کەسانی دەوڵەمەند و خواپێداوانشەوە وەکو لە هەموو بوارەکانی تۆڕی کۆمەڵایەتی و تەلەڤیزیۆنەکان و وای ڕاگەیاندین ئەمە ئاگادارین پارەیەکی زۆر هاتوتە سەر هەژماری ئەو کەمپینێکەوە لە قایمقامێت دروستکراوە بۆ کۆکردنەوەی ئەو بڕەداراییە. حەقی خۆیەتی بەڕاستی ئەوانش بە شێوەیەکی ڕێکۆپیەک ئەو پارە دابشکەن و هەروەها ئەرکی سەرشانی هەموو ڕێکخراوە ناحکومیەکانەیە کۆمەڵگەی مەدەنی چالاکەوانی مەدەنی چاودێرێکی کارا بن کە بزانین ئەو پارە چۆن سەر دەکرێت و بە حەقەت جێگەی خۆی بگرێت. لەبەرەوەی بەڕاستی ئەم پارەیە بە ناوی چەمچەماڵ و زیان لێکەوتانی چەمچەماڵەوە هاتووە پێویستە هەموو ئەم پارە بە شێوەیەکی دادپەروانە سەر بکرێت بۆ ئەو کەسانی کەوا زیانیان بە. دوکاندارێکم لەناو ئەم گوزەرەیە سێ دوکانم لێرانەیە هەبووە. دوکاندارەکان ئەشیاکانیان گشتی زۆر زەرمەند بوونە، یعنی وایە بایسێ دەفتەری لەم گوزەرەیە گشتی لەناو قوڕا دەرکردووە. هیوادارم حکوومەت ئەو قەرەبووە دێ کە بۆ ئەم شارە دێ بۆ زیان لێکەوتوان دێ بە دەستێکی عەدالەتی بێ، وەکو یعنی شتێتر نەبێ بڵێ هەنێک کەسێ قەرەبوو نەکرێتەوە زەرێری زۆری کردبێ و هەنێک کەسیشێ زەرێکی کەمی کردو زۆر وەرگێ. هیوادارم ڕقابەیەکە بێ بەسەر ئەم داهاتەوە کە دێ بۆ ئەم شارە ئەم ڕێکخراوانە چاودێر بن بۆ ئەوەی بە عەدالەتانە بەسەر دوکاندار و لێقەوماوان دابەشکرێ. گروپی ڕاکە لە کۆمەڵێک چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووسی چەمچەماڵ پێک دێن لە ڕێ ڕاگەیەنراوێکەوە هۆشداریاندا لیژنەکانی حکوومەت بەوەی چاودێر دەبن بەسەر ئیش و کارەکانیانەوە. دیارە لێرە و لە قسە و قسەڵۆکی ئەوە هەیە کە لەم پارانە هەندێک پرۆژە بۆ قەزای چەمچەماڵ جێبەجێ بکرێت. لە ڕاستیە کاتێک کە گروپی ئەم قسە و قسەڵۆکانی بەرگوێ کەوتووە ئەو ڕاگەاندەی بڵاو کردوێتەوە کە چاودێری دابەشکردن و خەرجکردنی ئەو پارانە ئەکات. ئەمە دوو پەیامی تەیە. پەیام یەکەم بۆ دەسەڵاتدارانی حکوومەتن لە سنووری قەزای چەمچەماڵ کە ئەو پارانە خەڵکی پێشکەشی کردووە. ئەمانە هاوکاری خەڵکن نەک هاوکاری حکومی و ئەو هاوکاریانیش خەڵک داوەتی بۆ خەڵکی زیانمەند نەیداوە بۆ حکوومەت پرۆژەی پێ بکات. حکوومەت ئەگەرەیە پرۆژێک لە سنووری قەزای چەمچەماڵە جێبەجێکە بارستەرکی خۆی جێبەجێکانە بێت لەسەر حسابی ئەو هاوکارانی کە خەڵک لە قوت و ژیان و لە دەمی مناڵەکانی خۆی گرتوێتەوە. پەیامی دووەمیش جۆرێک لە دڵنیایە بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ بە تایبەتیەوانی کە زیانیان لێکەوتووە. هەر جۆرە هاوکاریەک کە پێشکەش کرابێت پێویستە سەرەتا زیان لێکەوتوان سوودی لێ ببینن. وا بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتووەوە دوای کۆتایی کاری لیژنەکانی قایمقامێت و ناحیەکان و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان ئەو پارەیەش کە کۆکراوەتەوە بە شێوەی کاش خەرج بکرێت. زیان لێکەوتوانی هیوادارن قەرەبووەکە لە ئاست ئەو زیانانە بێت کە ڕوبەڕوویان بۆتەوە. ڕەبیر محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.